کورد ئەو هەلەی هاتۆتە پێش کە ساڵێنێکی زۆرە چاوەڕێتی. ئێستا دەتوانێت ڕیفراندۆم بۆ گەڕانەوەی کەرکووک بۆ سەر هەرێمی کوردستان ئەنجامدا ئەگەر لایەنی عەرەبی و تورکمانی نەبنە ڕێگر لە بەردەمیدا، چونکە یەک ڕۆژ دوای لێدوانەکەی پارێزگاری کەرکووک بە ئەنجامدانی ڕیفراندۆم بۆ گەڕانەوەی کەرکووک بۆ سەر هەرێمی کوردستان، عەرەب و تورکمان دژاتی خۆیان بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم ڕاگەیاند. پێکهاتەی تورکمانی شاری کەرکووک لە مێژە پرۆژەی ئەوەی هەیە کەرکووک بکا بە هەرێمێکی سەربەخۆ و لە چوارچێوەی ئەو هەرێمەشدا پۆستی باڵای هەبێت. ئەوان دەڵێن کەرکووک کێشەی سیاسی هەیە و لکاندنی بە هەرێمی کوردستانەوە یان مانەوەی لەگەڵ عێراق کێشەکان چارەسەر ناکات. نحن كتركمان أساسا منذ البداية قدمنا مشروع. ئێمە وەک تورکمان لە سەرەتاوە پرۆژەیەکمان هەبووە کە کەرکووک بکەین بە هەرێمێکی سەربەخۆ کە سەرجەم نەتەوەکان لە ئیدارەدانی ئەو هەرێمە بەشدار بن. ئێستاشی لەگەڵدا بێت ئەوە بڕیاری ئێمەیە ئەگەر بۆ ماوەیەکی کاتیش بێت. حتى ولو لمرحلة معينة. پێکهاتەی عەرەبی دژایەتی تەواوی خۆیان بۆ لکاندنی کەرکووک بە هەرێمی کوردستانەوە نیشاندا و ترسیشیان لەوە هەیە کەرکووک بکرێ بە هەرێمێکی سەربەخۆ، چونکە پێیان وایە تاکە لایەنێک کە زەرمەند دەبێت ئەوانن. پێکهاتەی عەرەبی دەیەوێت کەرکووک لە چوارچێوەی عێراقدا بمێنێتەوە. دەربارەی ئەنجامدانی ڕەفراندۆمیش ڕایان گەیاند هیچ قسەیەکیان نییە تا ئەو کاتەی تەواوی ناوچە عەرەبیەکانی ژێر دەستی داعش بە تایبەت حەویجە کۆنتڕۆڵ دەکرێنەوە. 90% من عرب كركوك هي تحت سيطرة داعش، بالتالي لە 90% ناوچە عەرەبیەکانی کەرکووک لەژێر کۆنتڕۆڵی داعشدان. با سەرەتا ئەو ناوچانە ڕزگار بکەین ئەو کاتبی لە چارەنووسی کەرکووک ئەکەینەوە. بەڵام ئێمە بە هەموو شێوەیەک دژ بە لکاندنی کەرکووکین بار هەرێمێکەوە. با ئێمە سەرەتا بیر لە چۆنێتی ڕزگارکردنەوەی ناوچەکانی ژێر دەسەڵاتی داعش بکەینەوە. وكيفية تحرير مناطقنا وتخليصها من سيطرة داعش كمرحلة أولى. کورد لە کۆی 41 کورسی ئەنجومەنی پارێزگای کەرکووک خاوەنی 26 کورسیە و سەرۆکی ئەنجومەنەکەش کووردە. پشتگیری تەواوی خۆیان بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم ڕاگەیاند. ئەوەی سەرۆکاتی ئەنجومەنەکەش چاوەڕوانی دەکات تەنها دیاریکردنی وادەی ئەنجامدانی ڕیفراندۆمەکەیە. ئێمانەوە برادێکی دەستوریە بۆ حکوومەتی عێراق بۆ سێ حەقبا بە دوای 2023 بێت چارەسەری بکرا، بەڵام داخۆ کەم تەرخەم بوو هەوشکی لە یوگازندەی هەموو خەڵکی شاری کەرکووک و هەموو سیاسیەکانە لەسەر ئاستی عێراق. ئەوە بێت جێبەجێ بکرێت تا سەتاخێکراوە ئەو بێتە جەریمەیەکی تاریخی. ئەمە لەگەڵ دەستوری عێراقی لەگەڵ ئەوەی ئەو نەتیجەین کە هەوڵاتی بڕێتیاتە بڕیار هەوڵاتی هەرچێکی پێخۆشە لەم سێ بەرگەی کە هەرسێ نەتەوەکە پێشکەشی کردووە ئەوە کۆتا بێت. کۆتا بڕیاری ئەمەشە بێ کۆنجومەنی پارێزگایەکە بوو. لێدوانەکەی پارێزگاری کەرکووک بە ئەنجامدانی ڕیفراندۆم بۆ گەڕانەوەی کەرکووک بۆ سەر هەرێمی کوردستان تەنها پاش 3 ڕۆژ هات لە لێدوانەکەی نووری مالکی کە بەڕوونی ئەڵێت پێویستە کەرکووک بگەڕێتەوە ژێر دەسەڵاتی حکوومەتی عێراق کە لە ئێستادا لە ژێر کۆنتڕۆڵی هێزەکانی پێشمەرگەدایە. بەپێی دەستوری عێراقیش دەبوو کۆتایی ساڵی 2007 ڕاپرسی بۆ یەکلایکردنەوەی پرسی کەرکووک ئەنجام بدرایە. ئەویش قۆناغەکانی ئاسایکردنەوە و سەرژمێریە کە تا ئێستا هیچ قۆناغێکیان تاو نەبووە. ڕۆکان جاب NRT کەرکووک.